لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا هەمیشە کێشەی سنووری جوگرافی کوردستان لە چوارچێوەی عێراقی نوێدا دۆسێکی پڕ لە قەیرانی نێوان کورد و حکومەتی ناوەندی بووە. لە کاتی بێهێزیدا بەرپرسانی بەغداد بۆ کاتکوشتن ئامادەییان نیشانداوە بۆ چارەسەرکردنی، بەڵام دواتر پەشیمان بوونەتەوە لە بەڵێنەکانیان. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی شۆڕشەکانی شێخ مەحموودی حەفید کە لە قۆناغی سەرەتادا داگیرکەران وەکو پاشای کوردستان دەسەڵاتداری ئەویان سەلماند ئەوە بوو کە داوای سنووری کوردستانی دەکرد وەکو ئەوەی لە نەخشە باوەڕپێکراوەکاندا دیاری کرابوو کە شاخەکانی حەمرین بوو، بەڵام بەریتانیا لە بەرنەوتی ویلایەتی مووسڵ بەگشتی و کەرکووک بە تایبەتی دژی ئەو خواستەی شێخی حەفید وەستایەوە و کوردستانی کردە قوربانی خواستە چاوچنۆکیە سەرمایەداریەکانی. ئەنجامی جەنگی خوێناوی شۆڕشی ئەیلول گەیشتە ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970. ئەو کاتە ڕژەمی بەعەز تازە کودەتای کردبوو، پێگەی سیاسی و سەربازی بێهێز بوو، بۆیە ئەو ڕێکەوتنەی واژۆ کرد. بەڵام لە دوای ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ یەکێتی سۆڤێت و خۆماڵیکردنی نەوت و بەهێزبوونی پێگەی لا بەڵێنەکەی پەشیمان بووەوە. لە دوای ڕوخانی بەعس و سەپاندنی ئیداری کاتی ئەمریکا لە 2003 بەدواوە، مەسەلەی کەرکووک و ناوچەی جێناکۆک وەکو مادەی 58 دەستوری کاتی چەسپێنرا کە دواتر لە دەستوری هەمیشەییدا کرایە مادەی 140 دەستور. دەبوو لە ماوەی ساڵێکدا ئامادەکاری بۆ بکرایە و لەو ناوچانەدا ڕیفراندۆم ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی هەندێک هۆکاری خۆی و بابەتی تا ئێستاشی لەگەڵدا بێت ئەو مادە گرنگە جێبەجێ نەکراوە. هۆکاری گرنگی جێبەجێنەکردنی دەسەڵاتی سیاسی ئەمریکا و هاوپەیمانەکانی بوو کە لە راپۆرتی لیژنەی دیراسی عێراق بیکەر هامیلتۆندا کەرکووکی بە بەرمیلی بارود چواندووە و داوایەوە دەکات ئەو مادە دەستوریە جێبەجێ نەکرێت، هەر بۆیە ئەمریکیەکان لە عێراق چوونە دەرەوە، بەڵام ئەو کێشەیان وەکو بەرمیلی بارود بۆ تەقاندنەوەی داهاتوو بەجێهێشت. هۆکاری سەرەکی پشتگوێخستنی ئەو مادەیەش بۆ دەسەڵاتدارانی کوردستان دەگەڕێتەوە. ئەوە بوو لە ئیدارەی کەرکووکدا وەکو هەموو کەیسەکانی دیکە گەندەڵی بووە کاڵەی باڵایان و نەیانتوانی بودجەی زەبەلاحی شارەکە لە خۆشگوزەرانی و ئاوەدانکردنەوەیدا بەکاربێنن. نەیانتوانی بەو سامانە گەورەی لە بەردەستیانە بۆ ئامادەکاری بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە بکەن. نەیانتوانی کەرکووک بکەنە شاری برایەتی ڕاستەقینە. تەنانەت هاوڵاتیانی کوردیش هیچ پاڵنەرێکیان نەبوو بۆ ئەوەی بەرگری لەو کەتوارە تاڵەی دەسەڵاتی کوردی بکەن لەو ناوچەیەدا. لە دوایەوەی بەهۆی شەڕی داعشەوە بەبێ جەنگ کەرکووک کەوتەوە دەست کورد و لە بەغداد دابڕێنرا. بەرپرسانی کورد لەبەر سیاسەتی هەڵەیان ڕێگەیان خۆش کرد بۆ دامەزراندنی میلیشای تایفی لە ناوچەکەدا و هەر ئەوەش دوجار کەرکووکی لە ژێردەستی کورد دەرهێنایەوە. ئەوە جگە لە ئەنجامدانی ڕێفراندۆمی بێزەمینەی نێودەوڵەتی کە بووە هۆکاری هەڵکرانی چرای سەوزی وڵاتانی ناوچەکە و جیهان بۆ گەڕاندنەوەی بەغدا. لە هەموو ئەوانش خراپتر دووبەرەکی هەمیشەیی کوردە کە بۆ پشک و پارە و دەستکەوت ئامادەن ببنە هاوپەیمانی دوژمن لە دژی یەکدی. بۆیە کۆمەڵی دادگەری کوردستان جەخت دەکاتەوە لەسەر هەوڵدان بۆ جێبەجێکردنی مادەی 140 و چارەسەری ڕیشەی ناوچە جێناکۆکەکان، بەبێ ئەوەش ئەو ناوچانە ئاوەدان ناکرێنەوە. جەختیش لەسەر قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئەو ناوچانە دەکاتەوە. ئەوەش بە جدیەت و خەباتی ڕاستەقینە دەبێت لە بەغداد، نەک بەو شێوەی ڕێکەوتنە نهێنیەکانی بەغداد بۆ پشک و پارە و دەستکەوتی حیزبی بن و پرێس کۆنفرانسە ناسیۆنالیستی و چاوەشەکاریە پڕ لە دروشم و زرق و بریقەدارەکانی کوردایەتیش بۆ سەر شاشەکانی میدیای کوردستانی بێت کە ساڵانێکە ئەفسانە و خەیاڵ و نەخشەی نەزۆکانە بە جەماوەری کوردستان دەفرۆشن.